دم باش تماشاوانی گلک هجا جاردم و برنامه مایی که خالی گلی بخیر بین بگم تاریمه ایروجی پرسه که هری گرینگ روجاوی تایبتی و کو هنچاو در بگوهرتن دزانن به تایبتی کو شیعه فتوای حرام کردنا شری لدجی کردان دا شیعه فتوای حرام کردنی شر لدجی کرد راگیاند برایزان بگم حوزه علمی یا نجف فتوای راگیاند نوا فتوای دهاتیه کو شر دگل گلی کرد دگل نتوا کرد به همو آوایی که حرامه جبر کو او دبیجن هر کسی که هر سربازی که عراق برانبر پیزا پیشمرگی برانبر کرده بیتا کشتن او شهید نینه بگمان پیشتریجی گلک مرجع دنین شیعان مرجع در زمان جدا اف پرسه بو کو مرجعین شیعان لعراق لدجی شارکرنه بون دگل کردان هجان ایروجی که وکو دناوا چپمنیدا در بازبوی حوزه علمی لباجار نجف راگان کو پیوسته نوری مالکی اف سردریتی دکلم به تاکروانه وان بریاران دو هزید جولینه دگل هنده کسین در دورین خواه پیوسته حدود بودایدن حتی بحث ویجید که کو پیوسته نوری مالکی دستاج کار وکشه جبر کو نکاریه و کو پیوست روشا عراق پرو به امنیت و استقرار العراق برقرار که یادی ترجید نهادا ایرو بانکیمون سکرتری گشتین تو نفگرتی سردان عراق کر که شوان پرسین اساسی کو هاتبو بانکیمون اخفتن کربول سرپرسا اف ناکوکین ها هی اف کریزا سیاسی قیران سیاسی کدها لنا برا هرما کردستان و حکومت عراق هي گلو اوه بو گلی کرد بو سیاست کردان بو باشوری کردستان بو هرما کردستان حکومت کیان کردان لویره تاشان باندوریا خو گرینگا خایا مرجعین شیعه بتفای دجی شرین دجی گلی کرد و کل سالین شستان حسین الحکیم یکش مرجعین شیعان صد سال بوری شرط گل کردان حرام کربو محسن صد بگومان تیارین دنجی مرجعین دنجی صدری علی سیستانی همویان به هفرا شرط دجی کردان حرام کرد دمه که دیدا سکرتری ریک خروا نتین هفگرتی کو افریق خروا سیوانا همو ولاتو همو جهانی سردان عراق دیگه جباف کریز بیت چرا سرکن هیا چند او باندوریا خو هیا لسروشه بالا برزن حوزه علمی لشاری نجف رای گندوه که هر سربازی که عراق لبرانبر ازی پیشمرگه لبرانبر کرد شر بکره بکجره او شهید نیه شر کردن لگل کرد لگل نتاوی کرد به همو شویک حرام کردوه که بگومان اما هلویستی مرجعکانی علی تریشی عشا علی سیستانی و مرجعکانی صدری بیج گل وش سالی شستکان محسن الحکیمیش که لو کاته صدی رابردو که فتوای در کرده بول دجی شر که شر کردن لدجی گلی کرد حرام کرده بوم لیساج دا او هلویستی مرجعکان بگومان دوباره بتوا او تایبت لسروش کو هلویستی مسعود بارزانی سروکی هریمی کردستان دنیا بیاننامه بلاو کردو تیاس و پاسی هلویستی مرجع بالاکانی شیعه العراق کرد ام هلویستی مرجعکانی شیعه که بگومان کاریگری که زور هيا بتایبتی لسر حکومت نوری مالکش که سروکی حزبی دعویه یکی که لحزب شیعه کان ام بریارانه که او مرجع كان شيعة درجت تأثيري كي زور هي لسري أما تاچان تواني روشة كهرب كاتوا تاچان جرانتيه كبو أوي كديسان جلي كرت لإراق دا جاري كي ديكار روبروي كارساتو كيشنا بتوا بالي كم بيوانديش شاسوار لكفريك عايش شاسوار السلام عليكم سرچاوم برایان دستخوشی برنامه غلی کم پیشکی سپاس بوتو برای برزم بله راست لپیش گور مرجعی شیعه لکاتی خویا فتوای شرکتی در کردو دج بکرد حرامه شر کردن دج بکرد بله حرامه بلام استاکا مالکی هر خلطا بچن دولاتی دوروبری خوی های خلطانو لبروی کپشگیری سویا شکات جانا بر خاطر اويس وكشون من على في بخوالة على مالكي واي بسر هاتوا كدجادي كرد كان اخويا سركوتوا بيه بس لما استقبلها دوراوا بيه بلا مش كاتي الشيعة وشو كرديش هر كاتي خوي الرجيم دجمني امدو كردو شيعة ولا كاتي خويا زور تعدايلي عن كردو زور بوانيان فادي كردو با اويك لا اويك كاتي خويلا دجاجه صداع حسين شيكر بالشيعه وكان بقول كومر يعني اوان جوكو يما خاونك مع سادين يبيلو بوشين بو استاكا اوان جوكو داخواز كشر دك لك الكردا بلام دنيا بعد شرج بك مالشيه دوراو بو هر شي دورين
بەڵێ سپاس بۆ تۆ بەرزان وەکو کاشاساری شد بێگومان لە سەردەستی ڕێژەمی پێشوو عێراق ڕژێمی سەدام حوسێن کورد و شیعە لە عێراقا زۆرترین نەکبەتیان زۆرترین نەهامەتیان دیوە زۆرترین ڕۆبەڕۆی زۆرترین کۆمەڵکوژی جینوساید بوونەتەوە بەڵێ دووسکی لە دۆکێ کای دووسی کەرمکە طلاب ڕێز بووتە کاکات سپاس بۆ تە کەرمکە سەر کو دیار بیتن کو پشتی هندێک هەلویستێ هەندێک جدا جدا ناو بینە الشيعي ديار بو انكو امزون عقلدار يتهين ناف شيعة دا بلا ما بو ما كرداج ديار بيت كو همي عرب نه وانكو ام نابه شارع كردو عرب ابزانين عربت عقلدار يتهين وما ديار بو كو ايكش وان كو مرجعي وي اساسي او جي علي سيستانية كو اخفناوي بيالك تشيت الناس شيعة بورابطريا شيعة العراقي والفيري من البيت اس تواري بشكل دار كما كاتو داليفي كرم كاي جاب كورتي كرم كا بس خوشي بان شيعة كاين بس اس مثلا ريكلام يعني اعلام تلفزيوني طيبت قالي كردستان هذا ظن واتش اخوان المسلمين يعني اخوان المسلمين وهالمصري الدنيا او خير يعني هو بحثي اسلام تراود كانوا اسلام نظام شت كانوا اوش كربت حزبت ما كرديه اسلاميه كردستان كانت ام زين قزاواتيا كاتين اجتماعي بالك كايدوسكي تو دكاري كايدوسكي ببره تو دكاري سرنجاخه بجوي تلفزيون هر تلفزيون که راسته شولی خوی راسته کار کردن اگر تا سرنجک سرمه بیت کوین ارتی تو بما بجای دیتا کردن برای وانجیک بگمان قنوات خویت پیوندیت خاصه تی سرنجاخه بام بجای يعني دوباركيه واخوان مسلمين كايدوس كا واخوان مسلمين لسوريا لمصر هميد زمان قراوش مصر تشوايا تلفزيون ديجي انا بشتگيريوان بكن بيگو من سياستي تو انا كي بشتگيريوي راوتت كدو كي ديجي راوت كي واقعي بلافت كد بله بله مستواني الاخوان المسلمين ناكم بله كايدوسكي توري مثلا دنيا وكما قلتي زور دخل لبنانيت كاين تو شيء بيجي قالي كردستان كابو او راوشا ونصا قالوا بو في رنجي كارتيان توري ما توري كي جرينجا جان حاسين سيرفي توري باو بنت كايا باو كان لرانيا باو كان لسر هالويستي مرجع كان شيعه لبرامبر كرد فرمو باو كان او كاتو باش همو كاتيكت والله يا رخصتي دي بو موزعي واللي براجع ولا كما قال قبول امكان ايه ماشي وادارين لسر بابا توش لسر توركنيا والله توركا ودي بلا مع قران تلفزيوني رابرين من دولم لينا 6000 250,000 زوز ابو عايشتي اي بطو او مع شي زانات او من دالانا شو سواش نفره قسم بذات اخوي اخي زودي كي 6000 يا داري قشتي بابا خذها تشتو ازاد تجاري بابا خذها تشتو زوز عيب ابو 6000 ذات او ملتي باوکی الان تەوەری ئمە لەسەرەوەنیە بەرەزان پێمان باشە لەسەر تەوەرەکە لەبەرەوە ئەمە پێشاتێکی زۆر گرنگە وەکو چاودێرەکان ئەڵێن هەڵویستی مەرجەعەکانی شیعە کە بێگومان ئەم مەرجەعانە لە ناو شیعە لە ناو شیعە مەذهەبەکان کە عێراقی زۆرینە شیعەیە دەسەڵاتی ئێستا عێراق دەسەڵاتی تەنفیزی لە دەستی شیعەدایە ئەوان کە حەرام تەجریم و تەحریمی شەڕ لە دژی کوردیان کردووە ئەمە تا چەند گرنگە بۆ کورد ئەمە تا چەند دەستکەوتێکی گرنگە بۆ کورد ئێمە باسی ئەم تەوەرەکەن تکایە غەمگین لە ڕانیە فەرموو غەمگین لە ڕانیە ئەم کاتە باش هەموو کاتێکت فەرموو ئێمە خوازیارین شیعەکان فتوای حرامکردنی شەڕ لە دژی کورد بە تەواوەتی ڕابگەێنن چون کاتی ئەم کوردستانی کە دەیبینی بە خوێنی چەندەها شەهید و بە چەندەها ڕاگواستن و چەندەها کاولوێرانی هاتۆتە بەرهەم ئێمە خوازیارین کە ئەم بڕیارە تا سەر بێت نەک تەنها بە بانگەشەیەکی کورد بێت و ببڕێتەوە دوای هەمان دەستور شتەکان هەڵبگرسێتەوە ئێمە خوازیارین چون کاتی بە حەقەت ئەم کوردستانی کە دەیبینی لە یەکەم دەقەی دروستبوونی و تاوەکو ئەمڕۆ هەر لە ململانی و شەڕ و جەنگا بووە ئێمە خوازیارین کە نووری مالکی هیچی تر بە وڵاتە دلهێزەکان فری و نەخوات و دژ بە گەلی کورد نەوەستێتەوە چونکە ئەم کوردستانە ڕەنجی زۆری داوە ماندووبوونی زۆری داوە زۆر منداڵ هەیە بێ باوک بووە زۆر شار و گوند و مەملەکەتمان لێ بە هەدەر چووە من دەپرسم کە بێت و مالیکی جەنگ بەرەو کوردستان بهێنێت ئایا ئەی خوێنی 8,000 بازانیەکان چی لێ دێ ئەی ئەو منداڵە بێدایک و بێ باوکانت چیان لێ بەسەر بێ ئەی 5,000 ئەنفال ئەی 182,000 بێسەر و شوێن کراو ئەی ئەو هەموو گوند و شارانی کە خاپور کران بۆیە دەڵێم هیوادارم وابێ خوازیارم وابێ ئێمە شتەمە نادەکەین لە خوا کەوا بێ بە حەقەت ئەم کوردستانە وەک پێم گوتن یعنیشی زۆر زۆری بەسەر هاتووە هیوادار
هیوادارم بەڕێزانە ئەو خوشبێنە سەرفەت قسە دەکەن لێ زۆر کەسیان هەیە تەییدی مالیکی دەکەن هیوادارم وانە بێت پشتگیری لە خاک و گەلی کوردستانی خۆیان بکەن چونکە ئەم کوردستانە کە ڕاستە ناوی کوردستانە بەڵام بە جۆگای خوێن ناوی کوردستان دروست بۆ من زۆر سپاسان دەکەم. بەڵێ سپاس. سەربەز دۆکێ کەرمکە مرحبا برام سەرچاوا برا سپاسیاتت کم بو بدر پتو دست کشل برنامه‌ت کم سپاس کاک سەربەز کەرمکە دستی که سپاسیا و فتوا شیعه دایی که بو حرام کردن شرعی دژی کردان بله بس بیر من رخ نکه و بسیار جیش ردازیان را گاندن کردیه رخنا من ایک اوه که دزگیر را گاندن کردی حتی بگو نشنه که را گاندن که صدرس آوکن که تمثیل کرده خراب کرد بله یادویجی که بو شیعه گو شیعه ما و شیعه پیوندین باشه دیرین گلی کنه حتی نکرد سردن به بارزانی نمی رحتو نکرده از دست خوشی شیعت عراق کم طیبت مالکی بیت اشتی بکد که دا جه خو بکن کد لعراق نکرده عراق نکرده طرف دکتاتوریت و مزون چطور و زور سپاس و برنامه بله سپاس حمیل هولێرە وەکایک حەمید فەرموو ئەو کاتتان باش لە هەولێری پایتەختەوە سپاس فەرموو دەستخۆشی بۆ تەوەری بەرنامەکەتان دیارە کاکە کارپەیامی ئاشتی زۆر پەیامێکی گرنگە و دەستخۆشی بۆ پەیامی براشیعەکان مەرجەئی شیعەیەکان بەڕێز مقتەدا سەدەر باقر الحەکیم ئەوانە کەسایەتی باشن پێشتریش ئێمە گوتومانە کە شیعەکانی ئێمە فەرقیان هەیە لەگەڵ تایبەتمەندێتی خۆیان هەیە لەگەڵ شیعەی وڵاتانی دیکە ئێمە بۆ خۆشمان براشیعەمان هەیە خانەقینیمان هەیە کوردی فەیلیمان هەیە شەبەکمان هەیە و لە هەموو دنیادا شیعە هەیە ئەوە پەیامێکی زۆر چاکە دوایەوە ڕاگەیاندنەکان هەندێک خەڵک کە دەیانەوێت بیکەنە شەڕی تایفی یان مەسەحی یا قەومی ئێمە بە هیچ شێوەیە دژی عەرەب نین دژی گەلانین باییکردەوە ڕوامان پێویستە ئەوە بێ سازشکردن و هەرێمی کوردستان بە تایبەت هەولێری پایتەخت ئەوە گەواهی زۆر تەواوە کە چەند بابێن بە خۆیان تەماشا بکەن چەند جێگای برایەتی و تەبایی و پێکەوەژیان و دیموکراتی نمونەیەکی باشە بۆ هەموو عێراق و بۆ ناوچەکەش و سویدەکان پندێکیان هەیە دەڵێن هیچ شتێ بەسەر حەل نابێ ئەو دەوڵەتە بەسەڵەکە یعنی هیلیۆتۆبۆری ستۆکۆڵم ئۆپسالا یعنی چۆن وڵاتی خۆیان بەدامەزراوی کردو هەر بەو پەیامە لە دەنجی جیهانی یەکەم و دوم عیبرەتیان وەرگرتووە ڕایانگەیاندووە کە ئێمە دەوڵەتێکی بێلایەنین تەداخلی سەر ناکەین یعنی ئێمە کوردستانێکی وەکو ئێمە لەبار یعنی هاوینی ئەوانەوانەی کە لە سویدن خۆتان بیان دێنن هاوینی ئەوان حاجی وەمەرانی ئێمە یعنی ئێمە لەو وڵاتە نەوتمان هەیە ئەومان هەیە سەرچاوی سروشتیمان هەیە کارزامان هەیە مەڕووماڵاتمان بەڵێ کاک حەمید هیوادارم ببێتە پەیامێک بۆ هەموو هەوڵات پەیامی ئاشتی بێتە بنەمایەک و سەرکردایەتی کورد تا ڕادەیەک لە دیپلۆماسیەتی دەرەوە توانیوێتی قەناعەت بە دەوڵەتانی تورکیا و ئێران دەرێک کە ئێمە لەگەڵ شەڕدانین بەبێ سازش هەتا دەوڵەتە عەرەبیەکان هیوادارم بۆ هەموو تاکێکی کورد پەیامی بەڵێ کاک حەمید سپاس بۆ سەرنجی تۆ تەوەری بەرنامە دەستخۆشی سپاس زۆر سپاس قادر لە شاری سلێمانی فەرموو کاک قادر قادرێکە لەسەر هێلمابی بەڵێ پێم وایە کاک قادر لەسەر هێل نەماوە فایق لە هەورەمانەوە فەرموو ئەلۆ فەرموو ئەلۆ ئەم کاتۆ باش سەرچاوم چاچی برا سەرچاوم کاک فایق فەرموو قادر لە سلێمانی هەورە فایق نیم کاکە فایقی جەنابەت کا قادر لە سلێمانی خۆشحاڵین فەرموو کاکە جامبە لەسەر ئەو تەوەرەی جەنابتان کە باسەکەن بەڵێ من بەس لێرە لە سلێمانیە بەسەونە بە نووری مالچی ئەڵێم ئایا تۆ لە زمانی ڕژێوی بەحسا جەنابی لە کوێوی کە ئیسا ئەو نەدڵسۆزی خۆی بە پەرۆشەگەێنێ و ئێوە هەڵدەست بوەرگرە بەرامبەر بە میلەتی کورد ئەو شیعانەی کە ئێستا ئەو هێناوێتی لە دژی کورد ئێوێ بیان نابە کوشت ئەی زمانی حیزبی بەحس لە هیچ شوێنەکەەوە دیار نەبوو کابرایەک ئەگەر تەسبیح فرۆشێ بووە لە ئەردەنا ئەی بۆ نا هاوشەڕ ڕاگەێنێ بەرامبەر بە حیزبی بەحس ئەی بۆچی نا هاودیفاع بکات لەو هەموو میلەتە داماوە ڕش و ڕوتەی کە لە بەسرە و لە عەمارە و لە نەجەف و لە کەربەلا و لە دیوانیە و لە ناسریە لە حەلا حتا لە خانەقین و مەندەلیشەوە برا فەیلەکانیانە برد کوڕڕشانیانیان و لە قەبری بۆڵەکەندن بە شۆفڵ بەڵێ کاک قادر سپاس بۆ سەرنجی تۆ فایق لە هەورەمانەوە فەرموو کاک فایق شەو باش شەو باشتر فەرموو سپاس بۆ بەرنامەکەتان دەستان خۆش بێ
والله من وەکو پێشمەرگێکی دێن و خاوەن شەهید ڕوونکردنەوەیەکم سپاسی ئەوە وەستەی برادری شیعاکەم کاک بەرنامەکانیەوە بە تەواوی جوان زۆر جار حەز ئەەکەم پەیوەندی بکەم بەڵام بۆر ناگیرە بەداخەوە من حەز ئەەکەم جەنابی مالکی ئاوڕێک لە مێژووی دواوە بداتەوە کە ئێمەی خاوەن شەهید و خەڵکی هەڵەبجە و بەعام لە هەڵەبجە هەتاوەکو زاخۆ ئازاری زۆرمان چەشتووە هەمان شێوە دوای ئێمەش ئەتوانم بڵێم بزەحی دووەم لەنەتەوەکانی عراقا یعنی شیعەش هەمان ئازاری ئێمەی چەشتووە حەز ئەەکەم جەنابی مالکی من حەز ئەەکەم بەڕێزەوە ناوی کەسایەتەکان بەرم ئەگینیان لەوانێ من داخی زۆرشم لە دڵا بێ وەکو پێشمەرگێک ئێستش ئەتوانم ئامادەم بچمێ پێشەوەی شەڕەکان نەک بەخۆم و هەموو دێرینەکانەوە بەڵام ئێمە خوازیاری شەڕ نەبووین هیچ کاتێ و شەڕمان نەڵەبژاردووە و هەر کاتێکی شەڕی تێکردبین ئێمە تا چۆکمان دەنەداوە و هیوادارم ئەمەش بە ئاشتی و بەخۆشی کۆتایی بێ هیوادارم جەنابی مالکیش ئاوڕێ لە سەدام و مێژووی سەدام بداتەوە سپاس بۆ تەوەرەکەتان سپاس بۆ تۆش عەبدوڵڵا لە پیرەمەگرونەوە کاک عەبدوڵڵا فەرموو ئەو کاتت باش کاکە دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم زۆر سپاس فەرموو باستان دەکەم وڵای بە بیرڕای من هێزی پێشمەرگا نەخشێتەوە لە ناوچەدا بڕاوەکان لەبەر ئەوەی گە بکشێتەوە هەمە هەلێکی مێژوویە هاتەتە پێش هەتاکو هەموو داواکارەکانی کورد جێبەجێ دەبێ پێویستە هێزی پێشمەرگە نەخشێتەوە من بۆ خۆم ئامادەم ئەگە بچم پێشمەرگەی بەدرکەم بێ بچمە سەنگەری بەرگری ئێمە لە دوای ئەو هەموو کوشتن و بڕین و دەربەدەریەی ئەمڕۆژ مالیکی بەتەمایە تاگڕەوی بەکاربێنێ یەکەم جارە بریارێکی داوە قەرار بوو لە 125 داهاتی نەوت بۆ میلەت خەرج بکرێ لەو بریارەی تاڕژەز بۆتەوە مالیکی تاگڕەوی بەکاربێنێ هیوادارم هێزی پێشمەرگە زیاتر بەرەو پێشچێ و لە ناوچەکان جێگیر بکرێ نەخشێتەوە بۆ دووەوە بەڵێ سپاس بۆ تۆش دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم سپاس مازیار لە سەی سایق فەرموو یوارە باش کاکا کاری بەڕێ باشتر بۆ جەنابە خۆشی بەرنامەکەت لێکم کاکا کار من ڕخنێکم لە جەنابە دێ بێ زەحمەت من لە خزمەتی تودا هەموو ئەو پەیوەندیانەکە تەلەفۆنەکەن گشتی دەستخۆشیەکات و هەمووی کورد هەروەها فێرە فێری چاپەڵێدان و شوێنی گۆرانی کەوتن و دەستخۆش ئەی من چی بکەم لێرەوە سەرنجی خەڵکە خۆ من خەلی لە جێتم پرسیارێک دەکەم ماوەی مانگونیە کە دوو مانگەیەکی دیجلاتەوە بەرنامەکانی ئەنارتی و هەموو کەناڵەکان لەسەری دیجلێ توخوا چیتان کردووە یەک نقطە چوونەتە پێشەوە یەک نقطەتان کردووە بای چیتان ئیسفادە کردووە لە هەموو ئەو بەرنامەی کە کراوە ئێمە هەرەو نازانین بڵێن دەستی خۆش بێ دەستخۆشی دیەکەم و دەستخۆشی بەرنامەکە دیەکەم ئێمە لێرە کاکێ مازیار لێرە من خزمەتی ئێوەکەم پێویستم بەوە نیە کە کەس دەستخۆشی لێ لەبەرەوە ئەو خزمەتی ئێوەکەن ئێمە قەنەعەتمان پێ هەیە ئێمە دەستخۆشیتان لەیەکەن کە ئێوە متابە ئێمەکەن و بێن لێرە بازاتی سەرنجی خۆتان نیشان بدەن ئەمە ڕاگەاندنە لە ئێستادا ڕاگەاندن تەسیرێکی زۆر ناوەیە ینی تو پێت وایە لە ئێستادا لەم بەرنامەیە کە شارەی کوردستانی لە زاخ و حتا خانەقین لە هەموو شوێنێکی خەڵک پەیوەندیاکە بە شێوەیەکی ئازا سەرنجی خۆی نیشان بدات و بڵێ کەس جێ لێ نەبێ کەس ئاگای لێ نەبێ ئاگا کاری بەڕێز هەموو کەسێک ئاگای لە بەرنامەکەی تۆ کەناڵێکی ئاسمانی دێ هەموو کەسی ئاگای تۆ لێ من لە سیسایق ئاگام لێ کابرایەک لە بریتانیا ئاگای لێ بەڵام ئێمە شتەکانەکەنێ بەکردار بیکەین نەبێ من کاتێک کە بەرنامەیەک یانەوە کردارێکمە بۆ جێبەجێکردنی و کرد ئەو کارێکی یەکەم کە من نەتوانم هیچ جێبەجێ بکەم و پەیوەندی من وەرگرت و یەکێکی تر وەربگریت هیچی سەرناگرێت ئەمە چی یەکگەێنێت تەنها ئەوە نەبێ خەڵکێک پەیوەندیەکە تەلەفۆنەکە دەستخۆشیەکات و دەستخۆشی بەرنامەکە لێکەم هیوای دارم سەرکەوتوو بیت کورد ئەگەرا بۆ شێوازە بڕوا شیع من چیکەم لێ شیع باتیارە پشتی دەمکە لەناو عەرەبا کامیان زۆر خۆی بە پیاوەزانێ و کامیان زۆر دڵسۆزی کوردە قەنەعەتکە لە هەرمیان خراپترە تر پێویست ناکە من بۆچی دەستخۆشی لە شیع بکەم نە دەستخۆشی لە شیعەکەم نە مالیکیەکەم هەتا دەستخۆشی لە سەرۆکەکەی خۆشم ناکەم کە ناتوانێت وڵاتەکەی خۆی بابڕێەوە من داوا لێ بیر ناکەم هیوای دارم خەڵک ئەوە دەستخۆشی ناکات ئەوەی دەستخۆشیەکات کاک مەزیار سەرنجی تۆیە ئەوی سەرنجی تۆیە بەڕێزان کاک مەزیاریش بێگومان سەرنجی خۆی ئێمە ڕێزمان بۆ سەرنجیەوە هەیە ئەمە لێرە بەرنامە ناکەین خزمەتی بکەین بۆ کەس دەستخۆشیمان لێ بکەین ما قەنەعەتمان بە خزمەتکردنیەوەیە لە جەرە و دروشمانەی کە هەلمان گرتووە لەم شاشەیە کە خزمەتیەوەی بەڕێزەکەن بێگومان ئێمەش پێمان باشە بەرنامەیە کە بێ شوێنێک کە بێ مینبەرێک کە بێ خەڵکی کوردستان ئەو خەڵکانێ دەنگان نەگا ئەو خەڵکانەی ناتوانن بانگێش ناکەن بۆ تەلەڤیزیۆنەکان سەرنجی خۆیان بدەن بانگێش ناکەن بۆ هۆڵی پەرلەمان سەرنجی خۆیان بدەن بانگێش ناکەن بۆ ئەنجومەنی وەزیران بۆ وەزارەتەکە بۆ مەکتەب سیاسی حزبەکان سەرنجی خۆیان بدەن لە ڕێگە ئەم بەرنامەیەوە ئەوانیش بێن سەرنجی خۆیان بدەن قسەی خۆیان بڵێن ئەوەی لە ناخی دڵیان پەنگیان خاردووە لێرە بڵێن بەشکەم بەرپرسەکان جا لێبێ بێگومان ئەمە تەلەڤیزیۆنێکی چێتە هەموو شوێنێکیشەوە بەڵێ ئێستاش لە خزمەتیەوەدان بێگومان وەکو هەموو جارێک شێرزاد لە بەستوورە کای شێرزاد فەرموو باشە بەڕێز زۆر سپاس دەستخۆشی لە بەرنامەکە دەکەم سوپاس بوو تەکەرم کە سەدا کە ببوورە وەختێ مەسەلەن
سم نوكبر خود اوان گو جوان الشيعة فتوى حرام كردن بس كنال این ویت راگه آنده تایبتی کانال این آرتی زیادتر او فشار مالکی زیدت هنگ دوبارت کنه مثلا هیزت پیش دیجلی هاته زیادر وی لای عرب هات گیره که شرزاد بله اگر تو بینره که برنامه ما بیه که شوان برنامه اوید کو فعلا سر پرسا که گلک هسکارا کردان سر تطور و پیشکفتنه که گلک نوعیت ویگا و کوچافدت بیجن لیراقه ام تلویزیون که کردین بو ما گرنگه روشا کردان بو کردان بالاف کن و روشا دورو براجی بو کردا بالاف کن ام مزایدین سر چنا کن و ام هر کردین و ام خدمت کردات کن اسی بیدارم کس مزاید کردینی سر منه کن کرداتیان گو پاره یا سر چه اساس کی پاره دتم بابو تشتغل جانا والله مثلا بس اساسا انه مثلا مسؤول بارزان سرگیری می کردستان وقتی لیدوانه کی دتن بون تو کردستان دوباره نکنه سوی ام نه دوباره کن ام سه باره و چهار بارات کن ام سه باره و چهار باره و ده بارات کن هر تشتی کار آقا تنانت متابعت کرد که شرزاد گلک جاران کرداتینا که شرزاد اورایته گلک جاران مدى خاص برپرسا کریه مدى خاص حتی کنگی که تو نایلی اجی پسیاره کبتب کم تو نایلی گره ببوره تو نایلی در بدر میدی تبرمه تمام که شرزاجی بیناره که گلک عصبیش مهجا نظام گوداری کرا نه سرچه اساس توی عصبی برا گویا خوب دمه اجدا پسیاره کشتب کم مسعود بارزانی برپرسین کردان گل جارا ما داخواست کنه دیدارم بکن ام دوکه جی داخواست کن بین سرویش شی بو ملتی که ام ده خدمت وان کن گل جاران گل جریده که اوروپی امریکی کندی تاون یکسر ام تین اخفنان بالاف که اینو ورد که این مانشیت و که این سردر و ده جارا دوباره کن بله كم بيقول انا سلوك هري بكرسان بيدي راسه وخو قتا مقابله بكذبات هن نعوتي تكليك دنوا دي مقالات زيادة دي نويس مثلا دي سلوك هري بكرسان دي بيجاتا اسمها بهم خدمتا قلي كورير كم بلي هاك بيسم بو ثروة الصوماليا تبي باشا سلوك بارزاني بيتا بشاشة مباشر لقاء بكت والله من في باشا امجي كيفي دارين وما هيفيجي يتكري كاك شيرزات ام هیوی دارین و نوکه جیس پریکاتا و کو بینره کی هیویت کم هر نوکه برپسین کردان بین درگمه وکریه مداخاز جی کری تشتنا بشیر مداخاز جی کری باز داخاز ما بجینه اینا ام هیویت کن بو تلویزیونت عربا و یت اوروپیا باون بین بو وی تلویزیون کردی جی باون بو جاده کردستان جی کجاده خوشی داخازی دیگه ده هیچ کازن دسر برحال من اول زانی تبرهم مثلا هر برپسکی هریم بیت اللي دواني جيب لالنگو زلالا اصحابنا كم يكسر اللي دواني لالنگو بدات او سرنجاته هر حال بخير بچي و سپاس بوتا تمام وقت ما قالك داتا و قالك ما قالك وقت داتا تو اخفنا تبريات كي ازدواجات فكرات داي نظام تو چاطاوي نظام فكرت كي دي بوتا كوبي بيست كده تفتن نظام بهر حال از قالت انا گشتم بهر حال اري لا شاري سليماني و كاري لا خدمت داين काय करी काय 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 جل منه بله برزن گوران آزاد لدانی مرکه ولی سر توری کمالاتی پیجین آرتی انوسه ام هلوستی شیعه نابد بانه که و دو هوا للای کس روانه کردستانه که و للای که تروا علین شر کردن لگل کرد حرامه بله بگو من سرنجی روا مالکی شه که روای من سرنجی تو لیره نخیم بلام تو آزادی چون سرنجی خونی شام دی وکو بله هر وها عثمان ذكرك چی آلی گلمانه که عثمان فرمو ام کاتبان بقربه سر چاوم بله اگر دنگی تلویزیون کت کس کی فرمو كاكا دسخوشي ام برنامج تان لدكم زور سپاس بس صبرت مالكي والله ينقول عندهم بحثي مالكي لكن والله دوسي من دالة 8 صالة و7 صالة والله كهرباء ما دا قد افرد مالكي هاتي اكثر ذلك عند دقيقة ينقول عملت شيء انا بحثي مالكي هكذا اي بحثي شيء كان برايكم بحثي شيء كين بحثي وتاد في ست بكنك تو بيشنيارك كايك عثمان تو بيشنيارك مالكي لكن والله مالكي بيجي اسرائيل مال ولا مال تو بيشنيارك بومكل سر شيء كان باي بيشنيارك تو بكما تور بصبين فرمو كايك عثمان بحثي
تشمل كرد بكن نك بحثي مالكي ماشي يجي قال لك شيء كرد اما باس مالكي يا فتوى مالكي هاتوا اماش باس هما باس برزان من نازانم چون كاي عثمان ما باسي كرد يعني كرد سير كلام شتي يمان وسوا شيعه فتوى حرام كردني شر لديجي كرد راده جينيت اما برسي كرده بارحال سباس بسرنجيتو علي لك لك شي كاي فرمو باش فرمو محمد لا شاري كركوكوا كاي محمد فرمو ام كاتب باش سر چاوم ام كاتب باش همو كاتك كاي محمد جميله تفرمو برز من فوجي ياكلي وياكوا تيوندي كيوكم باله باله براسی موچەی پێشمەرگە گەلێک کەمە سپا عێراقی لە چاو پێشمەرگە موچەی گەلێک زیادە تو ئەو هەموو خەڵکە لەو جەوەڵەیە بە 500,000ەوە کەسی وای لێ خاوەن جون و مڵاڵە بەڵێ هیوادارین سەرنجیتۆ بۆ بەرپرسانی پێشمەرگیەکە بۆ مۆچەیەوە کەمە بەڵێ بەرزان دوایەم ناوبەرە لەسەرمان تەبار لە خۆزمەتیەوەدا بەڵێ بەرزان دووبارە سەڵاف ئەزوار مەزەفەر ئەنووسێ دەستخۆشییان لێ دەکەم بەڕای من ئەوەش هۆیەکە بۆ هێوەرکردنەوەی بارەدەخۆکە هەروەها سربەست محەممەدیش ئەنووسێ بە درێژایی مێژووی عێراق کێشە لە نێوان عەرەب و کورد و شیعە و سونە نەبووە تەنها دەسەڵات کێشەی دروست کردووە لە نێویاندا بۆیە ئێستاش مالکی ئەوێت هەمان کێشە دروست بکە بەڵێ بەرزان لەسەر قسەی کاک سربەستە جاران دەسەڵاتدار بگومە لە دەستی سونەکاندا بۆ ئەوان زیاتر هانی ئەوەیانەدا ئێستا دەسەڵات لە دەستی شیعەکاندا باو ڕەوشت ئێستاش لە عێراق دووبارە بێتە بەڵام ئایا وەکو جاران دووبارە بێتەوە ئەوان تەئسیری مەرجەعەکان لەسەر ئەم ڕەوشە چوونە بەڵێ عمر لدكانه وكاي عمر فرمو كم كاتب داش سرچاوم لا برزي والله ما حفظكم من داخليكم لو برنامج بريزت بالي خوش حالك فرم براي قوري منكم وايا شلون يسا عربي كان يكون الشعار حرام كني شر يكون رادق يعني راسي شي باشا بلام اما فيش همو كاس فيش بهركس بسين فيش بنا اخوكم بسين واتا يجري براتي قري كورت لم كاتب لا هم كاتب ضرورتها كواتا إما فيسا همونا كان ولا بنين بتواني إما أو بيامي كجماور كداوانا بجماور ويان أو بلني جماور ما داوا كإما مساهمة لسر بس يخاشي أم كل سنة ناقين أو بياما وقوي بجينين واتا أو هم الشهيدة أو هم أنفالا أو هم بندرخانة أو هم نعمة يعني بس أمي لا تداتوا بس سعر الغبية با يقرزي مالي كود ببراتي مالي كود بكشتواني كردني جنابي سرق برزاني لبر أول جارة بركوتو اللي همو كاتك دا خانوادي مال برزاني ما شورشي برزان لعل خدي جنابي مالا انصفاوا كي كم هنقاون برنگار بونه دروز بوده متدنام مشویر یان خاش کردن داشتن که هو خوان یکم کذبون که لپیسی او برنگار بونه و ساون و روداوی 2003 روخان رئیس صدام حسین دیکتاتور که خوان برای کری توشادن بونه قربانی برحال اما اوی که تالی رزوی بیکنن اوی که تکادکن او برنامه‌ای که یو جناب بشکشی دکن بالس او تورانا بك جيجي دبل ندري ملتي كردا لدري ام جماعه ولدا وزوس فاسي برسان دكم بالك كهمو من ببين براي بو اوبر كارماناني كيسانو جبهه بله سپاس بۆ تۆ بێگومان یەکبوونی ئەملەتە و یەکبوونی گوتاری سیاسیەوە بەریارێکە لە دەستی سەرکردەکانی کوردستاندایە ئێمە شەکو ئێلام ڕای خەڵکی کوردستان و ئەحداسەکان ئەگوازێنەوە هیوادارین سەرکردەکان گیان لە تۆ بۆ کە بە کوتواڵی ئەو یەک گوتاریە هەبێ هێمە لە سوورانەوە کاکێ من فەرموو ئێوارە باش قوربان سەرچاوم قوربان دەستان خۆش بیتن هیوادارم هەمیشە کارمەندانی کەناڵی NRT و هەموو کەناڵە کوردیەکان بەردەوام لەسەر خستنەڕۆی تەوەری جوان بوو بۆ گەیاندنی پەیامی هاوڵاتیان بە ڕاگەاندن قوربان من دەمەوێت ئیشارەت بە شتێک بدەم ئەویشەوەیە کە ئەمڕۆ ئێمەی کورد خاستن لە کوردستانی باشوور دەبێت حەز بە سەربەردییەکی گەورە بکەن کە ئێمە لەژێر دەسەڵاتی سەرکردەیەکی گەورەی کورد بە ناوی سەرۆک بارزانیەوە دەژین بەڕاستی ئەگەر ئێمە واقعی تەماشای بارودۆخەکە بکەین بەڕاستی ئەمە دەبی هەموو کوردێک قۆمان بە قوربانی ئەو سەرۆکەدا بنین چونکە ئەوە توانی گەورەترین کێشە لە ناونەتەوەی کوردان هێڵێت ئەویش
دووبارەکیە لە بینی کوردەکان تەماشای بکە بە درێژای مێژووی کورد هەمیشە کورد دووبارەکی لە بینیدا هەبووە هێزێکی تورکی یاخود هێزێکی ئێرانی توانیەتی ئێمە بکاتە تۆپێک تۆپانەیمان پێ بکە بەڵام ئەوڕۆکە عقلیەت و گەورەی سەرۆک بارزانانی وای کردیە دوو دەوڵەتی گەورەی وەکو عێراق و تورکیا بوونەتە هێزی دژ بە یەک ئەمە سیاسەتە حەکیمانەکەی سەرۆک بارزانانی ئەوا دەکات بەڵێ کاکی من بەڵێ سپاس بۆ سەرنجاتەژی جەلال ڕزگاری بەڵێ دەستخۆشی بەرنامەکە لێرم کاکە ئەوانەی وا دابەزنە ئێنارتی ئایساڵێن وایە نارتی کەم و کورتی هەیە من زۆر دەستخۆشی لە ئێنارتیەکەم و بە زمان حاڵی کوردی ئەزانم سەرنجی خۆیان ئازادن زۆر ئاساییە زایەکە جێگەی سپاسە ڕاستگۆییە بەڵام من یەکێکم لەو نان بڕاوانەی کاکە کتابمان کردووە لەلایەنی سەرۆکی حکوومەت بەڕێز نەشیرەڤان بەرزانی کتابی کردووە بۆ ما کتابەکەمان بدوێتە ئەوێ ئەڵێن ئێوە خیانەتتان لە بابی خۆتان کردووە کتابەکەمان هیچ پرسی هیچ حساب و حساب بلازمیە بۆ حسابی بۆ کتابەکەمان نەکە کتابی سەرۆکایەت سەنێکی تەوەرەکە ئەو بابەتە نیە بەڵام حەزم کرد لە ڕێگەی زاگەی ئێوە ئەم شتە بخەمە پێش چاو بەڵێ سپاس بۆ سەرنجی تۆ بەڵێ بەرزان حوزەی عەلمی لە نەجەف نیگەرانی خۆی لە سوکاتەکانی سەرۆکی وەزیرانی عێراقدار بێ ڕادەگەنێت کە مالیکی تەواکۆیسە نەیتوانیوە دۆخی ئەمنی ئەم وڵاتە جێگیر بکات ئەوەش ئێمەی نیگەران کردەوە کە خۆی ئەڵێ بوویە پێویستە مالیکی دەست لە کار بکێشێتەوە حوزەی عەلمی داوا لە مالیکیەکە کە دەست لە کار بکێشێتەوە چونکە ئەو سەرۆکی وەزیران و فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانە و بەرپرسە لە دۆخی ئێستا عێراق بێگومان پێشاتی تریش بانکیمون سەردانی عێراق کردووە لە بەغدا لەگەل بەرپرسان لەگەل نووری مالکی کوبەتەوە لە سەر ڕەوشی ئێستا نووری مالکیش دوو دەست پێشخەری کردووە بۆ هێوەربکردنەوە ڕەوشەکەیەکی کلەوان ئەو ناوچە جێنەکۆکیەکان بازگەکان بە هاوبەشی لە نێوان ئارتشی عێراق و پێشمەرگە بەرەوە برێ دووەمیش کە ئەو هێزەی ناوخۆی خەڵکی ئەو ناوچانەوە و پۆلیس بێک بێنێ بۆ پاراستنی ئەو ناوچانە بێگومان دەست پێشخەری ئەمریکاشەیە بۆ وەزارەتی پێشمەرگی حکوومەتی هەرێمی کوردستان کە چوون لە ڕێگای دیالۆگ و دەنووساندنەوە کێشەکان چارەسەر بکرێ بەڵێ حكيم لك لك فرمو مرحبا سيدة سعر تشافا أحوال باشي زور سباس فرمو ماشي أحوال فرمو كايك حكيم مشكلة مالكي وكاك مسعود فيها چیە بەڕێی تۆ ئایا مشکلەی ئەو هەردووک بەڕێزەیە بەڵێ چه مشکلێکی لەسەر کەرکووکە بەڵێ کاک حەکیم بڵێ ینی حەزەکەم بڵێ ئیسیفادە لە کات بکەن زۆر پچرتیانە بڵێ لەسەر چییە سەرنجی خۆت بڵێ مشکلەکە لەسەر چیە لەسەر حودودە لەسەر چیە بەڕێی تۆ لەسەر چییە لە مشکلە لەسەر کەرکووکە لەسەر چیە والله بدزام حدودە خانەقینە کەرکووکە بەڵێ بەڕێی تۆ لەسەر چییە بەرحاڵ سوپاس بۆ سەرنجی تۆ سپاس بۆ سەرنجی تۆ بەڕێزان ئەمە مینبەری ئێوەی خەڵکی کوردستان هیوادارین هەر کەسێک پەیوەندی بکە با ئیستیفادە لە کات بکە و سەرنجی خۆی لە هەر سەر بابەتێ بەڵام بە جددی بڵێ لەبەرەوە بەڵێ محەممەد لە سەی سایقەوە فەرموو کاکە یاوارەتان باش سەر چاوم دەخۆشتان لێ یەکەم بۆ تەوەرەوە تەوەرەیش خۆی لە ڕاستە بەڵای یەک دوو تێبینیمەیە ئەو فتوای حرامکردن شەڕ لە دشی کورد ئەوە لە وەکو جەنابیشی باس کرد لە سەدەی ڕابردوو ئەو فتوا دەرکرا و دوای ئەو فتوایش قەتڵ و عام و ئەنفال و کیمیایی و جینۆسایدی گەلی کورد کرا ئەوەی من پێم وایە ئێمە کێشەمان لەگەڵ مەذهەب و تایفی و لەگەڵ نەتەوەی عەرەب نییە ئێمە کێشەمان لەگەڵ دەسەڵاتدارانی عێراقە بڵێن ئەوانەی کە لە حکمن لە عێراق من پێشنیارەکەم بۆ سەرکردایەتی سیاسی کورد بە حەکیمانە چارەسەری ئەو کێشانە کەم شتێ باشە بەڵام ئەوەی لە 2008 کە کڵاویان کردە سەرمان لە جەلەولا و سعدیە و شارەبان و ئەو منتیقانە جارێکی تر ئەو کڵاوانەکەنەوە سەرمان هێزی پێشمەرگە نەکشێنەوە و ئەم جارەیش بەڕاستی حەقە ئەو ناوچانەی کە ناویان ناوە جێناکۆکو کە 80 ساڵە کوردی لەسەر کوژرێ کە خاکی کوردستان حەقە یەکلایی بکەنەوە لەگەڵ حکوومەتی عێراقیە چونکە ئەگەر ئەمانە ئیمڕۆ یەکلایی لێن نەکەنەوە و تەنازل لەسەر یەک بستخاکی ئەم وڵاتە بکەن لە داهاتوو مێژوو دادگاییانەکە و سپاسانەکە بەڵێ سپاس بۆ سەرنجی تۆش پێشەوە لە شاری سلێمانی فەرموو کای پێشەوە فەرموو ئەم کاتە باش هەموو کاتێکت
باشی قوربانگیان سەرچاوم کاکەجا من کۆمەڵێک شتمەیە بۆ ئەو مەسەلێ کرد بە کورتی لەبەرەوە کاتمان تهدیدە بە سەرچاو لەلایەن مەرجە ئەشیعەکانەوە ئەو بڕیارانە بە حەقت بڕیارێکی زۆر باشە یعنی کە حرامکردنی خوێنی کوردی هەر عەرەبی تا بدرێەوە شتێکی زۆر باشە هەم بۆ کورد و هەم بۆ عەرەبیش بۆ ئاشتەوایی ناوچەکەم بەڵێ جا ئەم مەسەلەش سراعێکی چۆن نەڵێ سراعێک بوو بۆ هەڵبژاردنەکان لە بینی مالیکی و جەنابی بارزانیا بەعەت یعنی بەڕێوەچوونی کات تەواوە دێت ئەمجا کرد یەک سەرنجیشم بۆ بەرنامەکە وەرگریت سپاس دەکەم فەرموو لە خزمەتدا والله ئەگەر یعنی ئەو تۆ تەوەرەکانتانەوە زۆر جوانێ من دەستخۆشیتان یەکەم و شایانی باسکردنە بەڵام حەقیانی هەموو کاتە ڕێگە بە هەموو کەسێن یعنی لە هەموو تەوەرێکە بە ئارەزوی خۆی هەر تەوەرێکی بێ باسی بکات ئێوە تەوەرەیەک دیاریکەن بۆ ئازادانە کە خەڵک سەکاو کای پێشەوە ئێمە چی بڵین ئیتر ئێمە لە سەر ئەکرانێکە لەسەر شاشێکە تەوەر دەستیشەکە بەڵام کۆمەڵی خەڵکە دیارە پێشتر بویان وەرنەگیرەوە لە تەوەرەکانی تێرا شتێک هەیە ئەیانەوێ لە ڕێگەی ئێمەوە بڵێن ئێمە خزمەتیان نەکەین بەڵێ سوپاس بۆ سەرنجی تۆش باوکی ئەحمەد لە بادینان بابی ئەحمەد تولکیش دەبەرەوە بەهدینان تاوی گەلو باشی ئەس باشم تولکیش دەبەرێ سەرێ مسەرساوەڵا دەبەرە بەردەڕەش بەردەڕەش بەێ بابی ئەحمەد بەردەڕەش کەرەمکە بەێ کاکەوە بەنسبەت مەسەلا ئەو قرارێ شیعەدانە بۆ گەل کووردا ئەو قرارێکی گەلک جوانە نسبەتا من و نسبەتا پێشمەرگەی ئەگەر ئەو جارە بێت و پێشمەرگە سەحر بیتەوە وان عەردا ئەو عەردێت کورد یعنی بحیاتا هو کورد جایزی پێنجی ساڵی دیکەتەوە پاس چی نابێت چ ڕەنگە ئەوە چ قرارە سەرۆک بارزانانی قانع بێت جێشی مشتەرەک پێکەن گەل عەرەبە بێشۆلە إلا تبيها بيشمرقل ليرة قنيت حتى بله سپاس بوتای بیداری بيشمرقل رجع بيتوا ومالكي جي باش التقيجي بكات بله بابی احمد میویدارین سرنجاته بو لاینن پیوندی دار گشت به سروکی هرمه کو تو پیشنهادکی هیزا پیشمرگلوان ده ورا بمینه و نوکشه و بگمان ده بحثی خالق ما ترسی درجی کلو کو تو بیجه که بهت وکشید حتی ورانا جارکا دی نگیرته به برحال بله هشان رزگار لشاری سلیمانی لگل مانا که رزگار فرم ایوار باش قربان باشتر دەستت خۆش بێ باو بنامەی خۆش ئێفادیمی مەتۆدەک سۆرانی باش نییە کاکە جان ئێم یەک تشتیات زانم لەم حاڵەتە دوێ کورد بەیەک و یعنی هەر کەسکی نەمەسەلا حزبیتیە بڵێن وەڵا کاک مەسعود ئان مام جەلال تاریخەکی هەیە 100 ساڵی بووە مەسئولی حزب کەلیمە بنابێ کورد لە فیندایە المهم سەرکردایەتی ئەمەجی ئینشاءالله حەکیمن و زانن چیتکن بەس یەک تشتی خوازن بمڵەتەی کورد بڵێن یعنی عەرەب فەرقان نووری مالکی و سەدام و جەعفەری نییە قوربان عەرەب وەک کلاشا هەورانیە چەپ و ڕاستی نییە عەرەب و ترک و فارس اعتیمادی مەسەر وابێ هیچ بۆ کورد ناکەن زۆر سپاسیاتت کەم مەمنونم بۆ ئەو برنامەی خۆش ئەس سپاسیاتت کەم و پەیوەندیاتە کاروان لە کێلارەوە کای کاروان فەرموو ماڵێ فەرموو کارگی چۆنی بەڕێزیە زۆر سپاس کای کاروان ئاشێ بەڕێزیان بەڵێ فەرموو لاستۆنینە لە فەوجیە کۆ دەوامەکەم بەڵێ پێشمەرگەم بەڵێ یعنی گوێ لە خەڵکیە گرماڵێ وەڵا با هێزەکان نەکشێتەوە یعنی دوو لە ڕوویەوە جەماعەت وەڵاخ لە ناو هینە ژیە لە ناو غرفەیەکە ژێ بانەکەی قڕ بێ کە ئێمە لە ناو چادرەکەیە ژێن هەمووی نەخۆشەکە لە دووسی هەر هەمووی نەخۆشە سۆبە نییە یعنی سۆبە لە ناو چادر هەڵە دەمەدرێ یعنی وە 500 دینار هەندێک جار وایە زابدەکان قسە ئەکەن ئەڵێن وەڵا بەس کای کاروان پێتوانیە لە وەزێکی وا ئاوەرتەیە وەزێکی وا لە کتوپڕێک بەم شێوەیە بێتە پێشەوە کە ڕەوشەکەش بەم شێوەیە بە ئیمکانیاتەکان بە تایبەتی شوێنی حەوانەشە بەم شێوە هیچ ئیمکانەتی نییە ینی بێژی بۆمان کردایە نە لە لایانی خواردن نە لایانی هیچ شتێک بۆمان نەکریاوە جاروا بۆ زابدەکان ئەڵێ وڵاتە خۆبانی شەڕ بێ خۆ من نایکەم ئەمانە ئەنێرم وەڵا خۆ منی شتێکێکم ئەگە بانی شەڕ بێ ئەڕۆم بیکەم بەس کە یەکێ بێژێ وەڵا نایم من ڕووەگرم لەو
من ئەوە کوشم نەک بێ من بنێرە خۆی نەیە وایە وانە بەڵێ بەڵێ کای کاروان سپاس بۆ سەرنجی تۆش زمناکۆ لە هەریر فەرموو زمناکۆ لە هەریر جوانی قوربان سەرچاوە هەرم کرد جوانی قوربان زۆر سپاس کای زمناکۆ تکایەکە دەنگی تەلەڤیزیۆنەکەت کسکەی قوربان بەڵێ بەنسبەتەوە مەوزوعی مالیکی و کورد ئەمە باسی مالێکی ناکەن مەوزوعێک ئەمە باسی مەرجەعەکانی شیعەکەن مەرجەعەکانی شیعەی عێراق کە تەئسیرێکی زۆر گەورەیان لەسەر ئێستای عێراق و ئێستای دەسەڵاتداری عێراق و ئێستای سیستەمی بەڕێوەبردنی عێراقیان هەیە ئەڵێن شەڕکردن لەگەڵ کورد حرامە لە کاتێکا کە لەشکرکێشیە هەم لەلایەن هێزی پێشمەرگە هەم لەلایەن هێزەکانی عێراقەوە بەسەر سەرۆکاتی نووری مالکی وەکو فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان ئێمە باسیەوەکەن تکایە بەرەزان ئەگە باش لە تەوەریمە تێبگەن بڵێ پێمان باشە زیاتر لە تەوەریمە تێبگەن بەڕێزان بە ئێمە باسی مالێکی کورد ناکەین ئێمە باسی مەرجەعەکانی شیعەکەن فتوایان دەرکردووە شەڕکردن لەگەڵ کورد حرامە لە کاتێکا کە دەسەڵاتی ئێستا عێراق لە دەستی شیعەکاندایە مەرجەعەکانی شیعە بێگومان تەئسیرێکی زۆر گرنگیان هەیە لە ئاراستەکردنی سیاسەت و دەسەڵاتداری حکومڕانی لە عێراق ئێمە باسی ئەوەکەن تکایە لەسەر تەوەرەکە زۆراب لە شاری سلێمانیەوە فەرموو زۆراب لە سلێمانی مرحبا سەرچاوم باشی بە قوربان زۆر سپاس کایکە زۆراب باسانەکەم دەستخۆشیتان لەگەم بۆ بەرنامەکەشتان سپاس بۆ تو فەرموو بە قوربانە من وەڵامیش دەستخۆشیەکەم لەو برا شیعانەیکەوە ئەو تاریان ناوە بەڕاستی هیوادارم هەموو یەکیجان لە حاسی خۆیانە بەو پیاچنەوە بۆ هەڵوێستە و دەستخۆشی لە هەموو لای بکەن و ئەوانەشی کەوا باسی سەرکردەکانەکەن گوایە و کاک مەسعود و مالکی شەڕی شەخسیە ئەوە شتێکی هەڵەیە ئەوە شتێکی کۆنە مالکی وەختی خۆی لە هەولێر وعدەوەیدا کە ئەگەر دەرچێتەوە بە بەسەرێک وەزیران مادەی 140 بەجێکە ئەوەی کە کاک مەسعود پێی لەداگرتووە ئەو کێشەیە کێشەی شەخسی نییە داواکارم باسیەوە نەمەکەن و بە هیچ شێوەیەک بەرامبەر بە سەرکردەکان بە هەڵەت تێ نەگەن هیوادارم دوعایەوە بکەن و دەستخۆشی لەوە بکەن کە هەمویان یەک بگرن و بە یەکێ هەڵوێست برایەنە دەستخەنە ناو دەستی یەک و بۆ هەموو مەرجەکان و مەبەستەکانی کورد کە بێتە دی دەستخۆشی لێوە شەکەم و بۆ بەرنامەکەشتان هیوادارم سەرکەوتوو بن سپاس بۆ تۆ چیا لە کەرکووکەوە فەرموو چیا لە کەرکووک ئەم کاتت باش برای بەڕێزم هەموو کاتێکت برای بەڕێزم من وەکو هاوڵاتیەکی خەڵکی کەرکووک بەڵێ بەڵێ بەڕاستی داواکارم لە بەرپرسەکان کە هاوکاریە و پێشمەرگانە بکەنکەوە لە دووزن و هەموو پێداویستەیەکیان بۆ دابین کە بەڕاستی ئەوان بە خوێنیان ئێمە ئەپارێزن ئێمە شەبێ بڵێ وەکو بەرپرسەکان هاوکاری تەواویان بکەین بەڵێ کاکیا سپاس بۆ تۆش بەڵێ بەڵێ تەماشەوانین هێژا داستان ئەمین ئەنووسێ ئەمە چەڵەمەشکێنەیە هەر شیعانیە حکم دەکات تاکە گوێ لەم جۆرە قسەنە بگرین بەڵێ هەروەها ڕێبەر ئۆمەریش ئەنووسێ کەس لە شیعان ناگەهێت لە هەمبەر کوردان بەڵێ عەلی لە وڵاتی سویدەوە کاک عەلی فەرموو مرحبا سەرچاوم کاکە دەستخۆشی لێتم بۆتەوەرە سپاس بۆ تۆ فەرموو وەڵامی من دەستخۆشی لەو برا شیعانەیەکەم کە ئەو بڕیارەیان دەرکردووە چونکە ئەوانە تەسیریان هەیە لەسەر سیاسەتی عێراق و تەسیریان هەیە لەسەر ئەو لەشکردکێشی مالکی و ئەمانە بەڵام پێم وایشە ئەو بەرنامەیە کە ئەوە گەرم بووە هەر داوەڵەوە نیازی شەڕی تیا نەبووە دیاوێکی انتخابی و سیراهێکی بینی کاک مەسعود و مالکیە کاتی خۆی لەسەر هەمێشت لای ئەوە مالکی دروست بووە کاتی خۆی کاکالی لەمەیە هەڵویستێکی تر هەبووە ئەمەوێ ئەو پرسیارە لێ بکەم کەمالێکی ئەو بڕیارە داوا پەرلەمان ڕەوزی کردەوەتی بەبێ پەرلەمان شەڕنامە بکرێ مەرجەعەکانی شیعە زۆربەی مەرجەعەکانی شیعە لەگەڵ ئەو بڕیارە نەبوون بەڵام لە هەرێمی کوردستان کە هەڵویستێکی ئەو مەسەلاتە پێشەوە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن بە هەرچی لایەنی ئۆپۆزیسیۆن بە هەموو لایەنەکانی کوردیەوە بە هەردوو پارتی فەرمانڕا هەموویان پێکەوە کۆک بوون لەسەرەوە دەبێت بە یەک ستراتیجیەک ئەدا یەک شێواز هەڵویستیان هەبێ لە بەرامبەر ئەو پێشهاتانە ئەمە تو چون لێکە دەیتەوە بووە کۆ تۆ لێ کێشە شەخسی بێ ئەگەر کێشەی شەخسی بێ بوو لە کوردستانە هەموو لایەنەکان هاوڕا بوون لەگەڵ وەزەکە
والله كيشك لا كاد مسعود عن برنا بالرواي مان كاتشون بك كاد مسعود كرد ولا هذاك كردي بوا وبسوني شتي خرابي نكذوا بشتيواني لا هذاك كردي كذوا انا اخوي لا هذاك شخصيه كافي خوي سراعي كان هي دوري شوار فشي على سيتي ابا تسمي حكومه العراق كذوا او شتي لا وان دروز بالك هاي بهالحال بالك كادمان لو بابته بوغنا يشتكي وانا بوكش بالي بيغمان سپاس بسرنجی توش کادمان دیاره برای کوتیارا بالای هجان سرنج هبون بگمان سرنج گلیکش توریجی درکت بون بس بپرانی بریارا مرجع شیعان حوزه علمیه نجف یا شیعان لسر حرام کرنا كوشتنا كردان شاركرين دجلنت كرد نهاية روشة نهاية عراق دجلو حتى چند باندوري هي لتناكرنا في روشة ولا نهاية لنا فان مترسيان جرنتي بونده كود بيجمان دنها بيدا وكو شافدير دي بيجن دا صلاة العراق دي دستي شيعة دبي كويدي كرد دجل شيعان نبي تشروان ويتر اف هفركين توي وكو نوري مالكي سرك وزير العراق جي ده قطار خدا قوتي اماندم دا سرك كريم كردستان جي قوتي كو كرد خواز يارنينا كو شرع عربان بكين بله حتى صباحي دي توركي جرم ترد الفيري ام خدمات وادابين هر شاد بختار بنوار باش